من ناوم سلیم خلیفه علی خەڵکی گوندی ڕەمەزان شەشەم لە ناو زەنگنە لە دوای ئەنفالەکە دا بە زیمانە کفریوە خاڵۆیەکم لەم ئیشەگرت بە ناوی جەباراغۆ خۆ ئافیگا ئێستا لە ژیانە نەماوە من خەریک ئەم ئیشە بوو ئیتر منیش لای فێر بووم کەم و کوت هەر ئیشمە کرد هەر وازمانەیە ناوە کەم و کوت هەر ئیشمان لەسەری کردووە ئەمە خۆریومبری ئاوایەکان کۆکەینەوە کە شتی لێ دروستەکەین لەناو ئەم چیغەدا ئەمیش بە قامیشە بە خۆمان دروستیەکەین لەناو ئەمە ئەنواع شتی لێ دروستەکەین کە لە با و فەرەنجی و کەچە و وەسڵ و لە با لاکێشی و کڵاو خۆر و بۆ نمونە ئەمە کڵاو خۆریە پێژن کڵاو خۆری ئێمە ئەم شتانەی لێ دروستەکەین کە کەرەستەکانی لێ دروستەکەین ئەیدەین لە مەکینێستە مەکینەیەکە تقریبان تەنێکە نابێت گڕی دەی بەردیەکانە ئەوانەی تێرن بۆ لای ئێمە ئەگەر شتێکیان گەرەک بێ شی ئەەکەین و کە لەبان ئەم چیغە شتی لێ دروستەکەین لەو مەکینە شیەکەین و یەکەم مەرحەلە بەرخەکەت بڕیەوە بەرخ ڕەشەیە بەرخ سوورەیە بەرخ سپیەیە وەجیاجیا ئایکەی لە بەرەوە لە با سپید گەرەکە لە با ڕەشت گەرەکە هەیە لە با کوڵۆبان سووری گەرەکە هەیە قاوەی گەرەکە هەیە ئەڵێ با لە باگەی من بۆ نمونە ڕەساسی بێ ئەوە جۆرەکان تێکڵا ئەەکەیت و نمونونەکەی بۆ دەرەکەی کە ئەوە پێڵن ساون و ئەیسایی تۆ قایمترە بێ لە ناو چیغەکە دروستیەکەی بەڵام تەواوی ناکات چیغەکە ئەم جا بەم دوانە ئەیوڵاوی تۆ کە قایم ئەبێتر نادڕێ تقریبا لە سعات هەشت بەیانیوە بێت بۆ 12 فەرەنجیە تەواوەکەی بە 4 ساعت بەلای ئێمەوە لە با لاکێشی زۆر قورسە لە بەرەوەی لە با لاکێشی هیچ 10 کیلۆی گەرەکە 8 کیلۆی گەرەکە بەڵام چییە ئاسانترن هەنێک کڵاو هەیە مەسەلا ئەوێت تو 20 کڵاو ناو حەسیرێکا داخی ئەوە وردەوردەیە بەڵام چییە گرانیە لە لات بەڵام لەبایە لاکێشی درێژە تا ئەمپەڕۆبۆر بۆ 5 متریە 4 متریە ئەوە لە لامان قورسە بەڕێزم وەڵا ئێستا حالیان گەرمیان ئەمانە بەکار بێنن بە کڵاو کوڵەباڵ ئەیکەنە بەریان ئیتر بانە و قەمیسەیانە و قاتە ئەگرێت ئەڵێ پشتم فێنک و خۆشە احتیادیە زستانیش گەرمە ئەم کەرەستەیە لەسەر سبحان الله ئێستا بەرخ مەڕ سەرمای نابێ لە بەرەوە ئەو شتە بە سەر پشتێوەیە ئیتر ئێمەش ئەیکەن شتی لێ دروستەکەین ئەیکەنە بەرمان ئەینی کە سوودی لێ وەرەگری بەڵێ من معمیلم هەیە لە دارستاوەگە لە سلێمانی لە کەلار هەیمە لە کۆڵان مزگفتەکە حاجی عەباس و جەماعەتەکەی بڕێ معمیلم هەیە لە چەمچەماڵ معمیلم هەیە لە حەوزە وشکەکە لە سلێمانی داوای شتم لێ ئەەکەن برادرێتر هەیە ئەسپی هەیە لە سلێمانی جارجار بەرەژ لوشتی بوو ئەنێرم کە پاڵان و شتی لێ دروستەکەن بەڵێ ئەو شتێ لێ دروستەکەین من ناو مامۆستا سەرکەوت پەرێشانە دانیشتووی شاری کفریم لە سۆنگەی خەمخۆری و دڵسۆزیمان بۆ ڕابردووی گەلەکەمان ئەوەندەی وزەم تیابێت هەوڵم داوە بۆ کنە و سۆراخ بە دوای دیوە جوانەکانی شارستانێتی شارەکەمدا ئەمڕۆ باس لە پیشەی هەلاجی ئەەکەین لە شاری کفری ئەم پیشەیە بە خوێندنەوەی من زیاتر لە 2 سەدەیە لە کفریە کاری پیشەی پیشەوەری هەلاجی ئەکرێت کفری بە پێی ئەوەی سەرچاوەکان کە لە دێر زەمانەوە ناوەندی ژیان و شار و شوێنی شارستانێت بۆ یەکێکە لە شارە دێرینەکانی کوردستان کۆنترین ئەو شوێنانەی کە پیشەی هەلاجی تێدا کراوە لە کفریە لە بازاڕی قەیسەری کفریە لە خانخوێ لە خان خەڵوزەکە لە خانی حاجی ڕەوف و هەروەها لە خانووی ماڵ مستەفا ڕێژی پیشەی هەلاجی کراوە لە کۆنترین ئەو هەلاجانەی کە لە کفری بوون کازم هەلاج و هەروەها حاجی فواد ئیمام حەمەدی و حاجی نووری برای و حاجی حوسێن هەلاج ئەمانە گەڕۆک بوونە لە سەردەمێکە لە سەرەتادا هەلاجەکان گەڕۆک بوونە دێ بەدێ گەڕاون 2 مانگ 3 مانگ ماونەتەوە لە ماڵی ئەو ئاژەڵدارانە خوریان بۆیان کردوتە لە باد و حەقدەستی خۆیان وەرگرتۆ و گەڕاونەتەوە لە ڕاستیە ئەم ئیشە لە سەدەی ڕابردووە زۆر سەنگین بووە لەسەر پیشەوەرەکان لەبەر ئەوەی هیچ ئالیات و مەکینە و کەرەستەیەک نەبووە بەدارکەوان و ژێ و چەکوش خوریەکان شی کردوەوە دواتر بە بەکارهێنانی چەند تەکنیکێک وەک ئەبینن لە با و کڵاو قۆڕە و کوڵەباڵی گوێچکدار و کوڵەباڵی سوخمەیان پێوتووە دروستیان کردووە و هەروەها پیشەی هەلاجی لە ڕابردوو
بەم شێوە بووە کاتێک ئەو ئاژەڵدارە هاتووە بە حۆقە کێشاویانە یەکەی سیستەمی پێوانە لەو سەردەمە حۆقە بووە حۆقەیەکیان بە 8 پەنجایی کردووەتە لە باد یان کردویانتە هەر پارچەیەکی تر لەوانەیە کە خۆیان ویستویانە خوری بەرخ لەبارتر بووە و گونجاوتر بووە و من لێرەدا بەڕاستی لە قودرەتی خوای گەورە سەرسام بووم لەوەی هەمان خوری ئەو ئاژەڵە بە زیندوێتی نەبێت نابێتە لە باد کاتێک ئەو ئاژەڵە یان مردار بێتەوە یان سەر ببڕێ خوریەکەی نابێتە لە باد و هەروەها یەکەمین کەس لە ساڵی 60ەکانە مەکینەی شیکردنەوەی خوری لەسەر دەستی ئەحمەد سەبیح یەکێک بۆ لەو هەلاجانە هێناوێت تێکفری و لە ساڵانی هەفتاکانە باوێکی زۆری هەبووە یعنی زۆر ویست و خواست لەسەری هەبووە و پیشەی هەلاجی یەکێکە لەو پیشانەی کە شوناسی کفری پێ ئەناسرێتەوە.